زۆر بەتەرسناکی مێشکی خوێنی لێبەر بێ. ناتوانانی بیکەیت. بۆچی؟ پێشتر کردومە. زۆر ئاسانە. ناتوانانی بیکەیت. بۆچی؟ نەکا بڵێ بەزەین پەیدا دێ. خۆ تۆ هیچ لەگەڵ کوڕەکەت نەژیاوی. ئەو هیچ ڕابردووی تۆ نییە ئەزەل. چەند خەیاڵ لە مێشکتدایە بۆ کوڕەکەت بۆ جانەکەت. شتێک نەکەی زەرەری پێ بگە بۆەوەی ببی بە باوکێکی باش. جان داهاتووی تۆی ئەزەل. لەبەر ئەوە وازهێنانت لەو زۆر زەحمەتە. تەمووس وا دەگەینە پێچەکە. دوای یەک دەقە ئۆتۆمۆبیلەکە تەقڵە لێ دەدات. چاوەڕێکە دەمانچەکەی تەنیشت تەلەفۆنەکەت بینی؟ هەڵیگرە. تەمووس لەسەر سەرتی دانێ. هیچ لە کوڕەکەم مەکە. خۆ هێشتا کوڕی تۆ نییە. هەڵم گرت دەمانچەکەم هەڵم گرت لەسەر سەرتی دانێ. ئاگاداری پێچەکە بە. تەواو لەسەر سەرم دانات. دامنا پەنجەی پێوە نییە. ئاگادار بە لەژێر کۆنتترۆڵ دای. گەر خۆت نەکوژی وە بزانم تەقەت لە خۆت نەکردووە دووبارە دێمەوە. دووبارە کوڕەکە لێ دەفرێنمەوە. جان هێندێک کەس هەیە لە دنیا کەس ناتوانێت بیان کوژێ مەگەر بۆ خۆیان. ڕامیزاوە بوو. تۆش ئاوایی. دەی بیتەقێنە. ئەلۆ گوێم لێتە. تەواو خۆی کوشت. دەیتانانم بۆ سازکەی؟